کۆڕەک و ئاسیا وەک دوو کۆمپانیای بواری پەیوەندی لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بەهۆی قۆرەکردنی بازاڕی مۆبایلەوە ڕوبەڕووی دەیان ڕەخنە بوونەتەوە. ئەوەش لە کاتێکدا ئێستا هەوڵێگەیە بۆ ئەوەی بایکۆتی ئەو دوو تۆڕەی مۆبایل بکرێت بەهۆی گرانی نرخی پەیوەندیەکانیانەوە. چالاکوانانی بواری کۆمەڵگای مەدەنی لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان هەڵمەتێکیان ڕاگەیاندووە بۆ بایکۆتکردنی هەردوو تۆڕەکە و داوا لە هاوڵاتیان دەکەن ڕۆژی یەکی نیسانی 2017 بەشدار بن لە هەڵمەتی نیشتیمانی بۆ کوشاندنەوەی مۆبایلەکانیان لە کاژمێر 8 سەر لە بەیانی بۆ یەکی پاشنیوەڕۆ. ئەوەش لە پێناو دابەزانی نرخی کارتی مۆبایل و ناچارکردنی هەردوو کۆمپانیەکە بەچەند داواکاریەک. هەردوو کۆمپانیای کۆڕک و ئاسیا لە سەرەتای هاتنی تۆڕی مۆبایل بۆ هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2000ەوە خاوەنی فراوانترین و یەکەمین تۆڕی مۆبایلن لە هەرێمی کوردستان. بەوتەی چالاکانی بواری کۆمەڵگای مەدەنی کە پێشتر چەند کەمپینێکیان لەسەر پێگەێناون هەردوو کۆمپانیاکە قۆڕخکاری بازاڕی پەیوەندیەکانیان کردووە و بۆ ئەو مەبەستەش سوودیان لە پەیوەندیەکانیان لەگەڵ پارتی و یەکێتی وەرگرتووە. لەگەڵ ئاسیا باڵانسەکەت بەدا ئەو ڕەخنانەی ڕوبەڕووی کۆڕک و ئاسیا دەکرێنەوە لە کاتێکدایە لە چەندین وێزگەدا هەردوو کۆمپانیەکە نەیانتوانیوە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان لا ببەن. ئەوەش کاتێک بە تەواوی دەرکەوت هەردوو تۆڕەکە لە عێراق باج و ڕسوماتیان لەسەر زیاد کرا. ئەوانیش قورساییە و باجیان لەسەر شانی خۆیان لادا و خستیانە سەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هاوکات زۆرجار نیگەرانی ئەوەش دەخرێتە ڕوو کۆمپانیای کۆڕک و ئاسیا بەهۆی یەکلایەبوونەوەی بازاڕی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بۆیان تا ئاستی قۆڕەخکاری کێبرکەی بازرگانی لە نێوانیاندا نەماوە. ئەوەش لە زیانی خەڵک شکاوەتەوە. بەو پێی کەمترین ڕکابەری لە نێوانیان ماوە بۆ پێشکەشکردنی ئۆفەری باشتر بە یەکتری و نمونەی ئەوەش دێنرێتەوە لە دوو مانگی ڕابردوودا کۆمپانیای ئاسیا لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی و کۆمپانیای کۆڕک لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی ئۆفەرێکی پەیوەندی فولتایمیان ڕاگەیان کە وەک چاودەران باسی دەکەن لەلایەن بەکارهێنەرانەوە پێشوازێکی گەرمی لێکراوە. بۆ پێی تەنها لە مانگێکدا یەکجار کارتی پڕکردنەوەی باڵانس لەلایەن بەشداربووەکانیانەوە بەکاردێنرا. بەڵام ئێستا و خزمەتگوزاریە لەلایەن هەردوو کۆمپانیاکەوە ڕاگیراوە کە چالاکوانان و ڕەخنەگران پێیان وایە جۆرێک ڕێکەوتن لە نێوان هەردوو کۆمپانیاکە بێت لەسەر شێوازی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی پەیوەندیکردن کە زیان بە بەرژەوەندیەکانیان نەگەێنێت. یەکێکی تر لەو ڕەخنانەی ڕوبەڕووی ئەو دوو کۆمپانیایە دەکرێتەوە پشتیوانێکی گەورەی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمیانەیە کە ئەوەش وای کردووە هیچ کۆمپانیایەکی هاوشێوە لە ناو هەرێمی کوردستاندا بەرەم نەیەت. کۆڕک و ئاسیا لە بەردەم نەشتەری ڕەخنەی بەکارهێنەرانیاندان بۆیە پێشبینی دەکرێت ئەگەر بێت و چاو بە خزمەتگوزاریەکانیان و نرخەکانیان نەخشێنەوە هەڵمەتەکان دژیان فراوانتر دەبن.